تێکەڵیشیان دەکەم ئێستا. ئێستا کارتێکی هەڵدەگرم هەستەکان بە ئازارەوە. هەرزانی دەبێت چ بکەین؟ ئەوە چیە؟ بە ئازارەوە چ بکەم؟ بمەجۆکێ؟ لە مەکتەبێ بووم، مامۆستاکەم کوتی لە چۆی؟ کوتم لە ڕێگای ئامۆدێمەوە. بەڕاستی کوتی لە چۆی؟ یانی لەوێ نەبووم، کوتم لە ڕێگای ئامۆدێمەوە. بە مشەڤەشیەوە بە هەوڕێکەت ڕابگەیەنە کە بە ئۆتۆمۆبیلی ئەو تووشی ڕووداوی هاتچۆ بووی. ئێستا بە سەیارەی تۆ دەعمەم کردۆ. دەزانم کە زۆر خراپیشە بەڵام کردومە تازە چ بکەم؟ بەرە بیبە بەرە سەیارەکەت بەرە. یەکی تر بە ماندوێتیەوە دیسان ماندوێتی هاتەوە. لە کاتی چاوپێکەوتن لە کۆمپانیای خۆت بناسێنە. من سۆنیا بەیتوشیم. ڕاک بووم. یەکی تر بە بێهۆشیەوە بزانم چ بکەم بە بێهۆشیەوە وەکو دوکتور هەواڵی مردنی نەخۆشەکە بە خانەوادەکەی ڕابگەێنە. وەڵڵا نەخۆشیمە کە کوڕی تۆ بێ تەواو مردۆ. بە مەستی چوومەنیە و ژووری لەشتەرگەوی بە تووڕەییەوە وەکو فرۆشیار وەسفی مۆبایلەکە بە کڕیار بکە. کاکە ئەو مۆبایلە زۆر چاکە، زۆر ئێستا دەیبەی بیبە زۆر چاکە، مواصفاتی هەیە دەبیە. یەکی تر بەخۆ بە زلزالینەوە چەند جێلم. بە باوکت ڕابگەێنە کە بە ئۆتۆمۆبیلی ئەو تووشی ڕووداوی بابە دەزانی چۆنە؟ بە سەیارەکەی تۆ ڕۆیشتم، هەراوڵە ڕۆیشتم هەر بۆ خۆم داهاتم پیاسەم دەکرد، تووشی ڕووداوی هاتچۆ بووم. دەزانی؟ بەبێ ئاگاییەوە بە باوکت بڵێ کە بوویتە هۆی ئیفلاس بوویتە هۆی ئیفلاسبوونی کۆمپانیەوە. بابە کۆمپانیەکە ئیفلاسی کرد. من بوومە هۆکاری ئیفلاس دەکەی چونکە زۆر پارەم سەرفی جلوبەرگی دەکرد. هیچ نەما. بەسەر ئێشەوە وەکو مامۆستا چۆنێتی خوێندنی قوتابیەکەت بە دایک و باوکی ڕابگەێنە. ئەو قوتابیە هیچ ناخێنێ، هیچ شێتی کردم سەرم بەژان کەوتە لە دەستی، هیچ ناخێنێ. بەترسەوە وەکو بەڕێوەبەری کۆمپانیایە کارمەندەکەت بەڕێ بکە. ئەتۆ دەبێ ئێستا بڕۆی، ئەتۆ دەبێ ئێستا بڕۆی. ئەوە چیە و کارمەندە جندۆکە بۆ. بە دڵگرانیەوە هەواڵی مردنی دایکی هەوڕەیەکت پێی ڕابگەێنە. دایکت مردوو بەداخەوە. بە غوڕورەوە کارتەکان زۆر جوانە. بە پۆلیس ڕابگەێنە کە گومان دەکەی شتێک ڕۆیدا بێ. گومان دەکەم شتێک لەو جیرانەما ڕۆی داوە، نازانم چییە، بەڵام هێندێک شتم بینیوەش، نازانم دێنمان قەڵ و شتی دادەنێن حەسابێ. بە نەخۆشیەوە بە هاوڕێکەت بڵێ کە خۆشەویستەکەی خیانەتی لێکردووە. خۆشەویستەکەت خیانەتی لێکردووی، ناتوانم دەنگی نهات. یەکی تر بە دڵسۆزیەوە بزانم بە دڵسۆزیەوە چ دەکەم، شتێکی تاک هاتبە، شتێکی قۆڕ دەبێت لەوبەری ڕاوەستا. لە دەرمانخانەی داوای ماسک و جلی پاککەرەوە بکە. جلم هێندێکم جل و ماسک و شتی ئاوە دەویست،
دەمەوێت بی بەمە کەمپی بە خەواڵوویەوە بە خۆشەویستەکەت جیابەوە بە خۆشەویستەکەم جیابمەوە دەمەوێت لە جیابمەوە هەست دەکەم ئیتر دەبێت کۆتایی پێ بێتن کە سەر شەوە نەخەوتم فکرم نەکردێتەوە یەکتر بە دڵشکاوێەوە خە باش چون ئەو هەستە مەسەن بڕێک دەبێت ناڕەحەت بێتم تەمام بەڵام بڕێک زەحمەتە بە دڵشکاوێەوە بزانم چ بکەم گۆرانێک بڵێ چ گۆرانێکی چەندی گەڕام لە شارە چەندی بەس ئەوەندە بەس بوو زۆر پێی مەدەم دەنگە منە خۆش نییە بە قاقاوە زای بە قاقاوە دەبێت چ بکەم وەکو یاریدەری کۆمپانیایەک وەڵامی میوان بدەوە بەخێر بێن سەرحەردوو هیچ نییە دێ ئەوە هەریانی فانە بە نظرم بە خۆلەگێلدان سام خۆلەگێلدانەوە چ بکەم وەکو پارێزەری پشتگیری لە کەسێک بکە ئەوە چ پشتگیریەکە ئەوە چ پشتگیریەکە نازانم گومان ناکەم شتی وای کرد بێم دەشڵانم بە دڵتەنگیەوە بە کچێک بڵێ تۆم بەدڵە نازانم بۆ تۆمەوەندە پێ جوانە بە حەسوودیەوە حەسوودی دەکەم زانم هەواڵی منداڵبوونت بە دایکت بڵێ حەسوودی خە چۆن بە منداڵبوونی خۆم دەکەم بەفکیری لێ بکەمە بزانم مەسەن چۆن دەبێ حەسوودی ئەها کچم بۆ بەقەستی هێندێک پێیان خۆش نێ کچیان دەبێ ئەوەی ئەو زارایە چۆ کوڕی بۆ من کچم بۆ دایە کچم بۆ بە شەرمەوە بە شەرمەوە دەکەم هاوڕێکەت ڕابگەێنە تێستی کۆڕۆنای کردو و پۆزتیڤ دەرچووە من تێستی کۆڕۆنام کردو ئەها بە شەرمەوە نازانم چۆن دەبێ بڵام شتێکم دەبێ پێت بڵێم وەڵڵاهی من پۆزتیڤ دەرچووە تێستەکەم بەداخەوە ئێستا تۆ شەتە بە سەرشێتیەوە هەموویان هەر شتەکان بڕێک نزیکیش بە هاوڕێکەت بڵێە لە کار دەرکراوە بە سەرشێتیەوە بەدەریان نای بەدەریان نای بە پرسیارەوە وەکو پۆلیس لێکۆڵینەوە لەگەڵ کەسێک بکە دەی کاکە تۆ لە چۆ ڕاهاتووی لە چۆ ڕاهاتووی بۆ چۆ دەڕۆی تا کارتی قامەکەت بێنە نفوس کارتی سەیارە کارتی سەیارە بە بێڕێزیەوە دیسان بە بێڕێزی دەکەم بە دکتور بڵێ ئازارەکانت چییە سەرم دێشیە هیچ مێشکم هەموو تێکتۆ هەموو ڕۆژە شەڕە دەکەم بە هەستی منداڵیەوە بزانین چ بکەین بە هەستی منداڵیەوە بە شۆفێری تاکسی بڵێ کە بۆ کوێ دەچی ئەمن دەمهەوێ بچمە قەلای 2000 فقط لێ وەرگرا بەس بە 2000 دەچم لەوێ دەبدەبەی دەکڕم ئێستا کۆتاییمان پێهێنا بە چالێنجەکە ئێستا بە کارتێکی دەمهەوێت کۆتایی پێبێنم بزانی تووڕەیە دەی ئیتر تەواو بوو ئیتر کۆتاییم پێهێنا بەوەش